کۆسار لە ماوەی ڕابردوودا لە کەفری چەند خولێکرانەوە تایبەت بە خولی هاتوچۆواتە هۆشیاری بوو هاتوچۆ بۆ شۆفێران بۆی کە زیاتر ئاگادار بن لە کاتی شۆفێریکردنە و لە ماوەی ڕابردوودا چەندین جارگوێمان لێ بوو لە کەفری و لە چەندین ناوچەی دیکە چەندین ڕووداوی نەخوازرا و مناڵ ژن یاخود چەندین پیاوگیان لەدەست دەدەن و ئەمەش شتێکی زۆر ناخۆشە و ڕووداوێکی زۆر ناخۆشە جا بۆی کە هۆشیاری زیاتر بێت لە کەفری چەند خولێکراوەتەوە لەگەڵ میوانەکەمان تاوتوی زیاترەکەینە سەرم بابەتە زین چەند ڕۆژی خایاندووە و خولەکە تایبەت بۆ بەکێ لەگەڵ عەقید ئاراس کەریم بەڕێوەبەری پۆلیسی هاتوچۆی کەفری سڵاو لێبێت و ئەم کاتە و باش زانیاری زیاترمان بەرێ لەسەرەوەی کە ئەم خولە چەند ڕۆژی خایاندووە و تایبەت بۆ بەکێ. بەڵێ بەیانتان باش بەیانی ئێوە و بینەرانی ئازیز باش بە هیوای ڕۆژێکی خۆشتر و باشتر بۆ هەمولای. زۆر سپاس. ڕاستە ئێمە هەموو ساڵێک لە مانگی 11 داواتە لە کۆی جیهان مانگی هەموو ساڵێک مانگی 11 دانراوە وەکو ڕۆژی جیهانی قوربانیانی هاتوچۆ. ئێمە لەم ڕۆژە تا درود دەنێرم بۆ ڕوحی پاکی قوربانیان و بتایبەت قوربانیانی هاتوچۆ و هەر لێرەشەوە لەم کەناڵە جوانەی ئێوە نزا و پاڕانەوە دەکەم بۆ لای خوای گەورە بۆ ئەو بریندارانەی کە ئێستا لە نەخۆشخانەکانن یاخود لە ماڵەکانن پێویستیان بە شفاایە ئێمە نزایان بۆ دەکەین ئینشاءڵڵا بە سحەتێک و تەندروستێکی باشەوە دەگەڕێ ناو کەس و کارەکانیان. هەڵبەتە وەکو ئێمە بەشی هاتچۆی قەزای کفری سەربا بەڕێوەبەری هاتچۆی ئیداری گەرمیان وەکو باسم کرد ئێمە هەموو ساڵێک لە مانگی 11دا چەندین چالاکیمان هەیە و ئەو چالاکیانش خۆ دەگرن لە وشیارکردنەوەی ئاستی کۆمەلگا و وشیارکردنەوەی شۆفێران بە هەموو چین و توێژەکانەوە. ئێمە هەموو ساڵێک لەو ڕۆژانەدا لەو هەفتانەدا چالاکی وەکو باسم کرد جۆرا و جۆرمان هەیە و لەو چالاکیاندا هەموو لە پێناو تەندروستی و سەلامەتی شۆفێران و هاوڵاتیانی خۆشەویستان. و ئەمەش لە هەفتەی ڕابردوو دوای و لەم ڕۆژانەی پێشوودا چەندین چالاکیمان هەبوو لە سنووری گەرمیان و بەتایبەت لە قەزای کفری ئێمە وەکو بەشی هاتچۆی قەزای کفری لەگەڵ نووسینگەی شۆفێری دەستخۆشیان لێ دەکەم کە ئەستان بە ڕێخستنی چەند چالاکیەک بە هاوبەشی بۆ ئەویش لە پێناو سەلامەتی گیانی شۆفێران و هاوڵاتیانی خۆشەویستە. باش کاک عەقید ئاراس لە تەواوی جیهانە یعنی ڕووداوەکانی هاتوچۆ یەکێکە لەو باو زۆرانەی کە بەردەوام ڕووداوی هاتوچۆ ڕوئەیە و هەرێمی کوردستانیش بێبەر نییە بەڕاستی بەڵام ڕەنگە ئیتر لە وڵاتێک بۆ وڵاتێک لە ناوچەیەک بۆ ناوچەیەکتر جیاوازی هەبێ. ئەم خول و سمینار و وەرکشۆپانەی کە ئەکرێتەوە تا چەند هاوکاری ئەو ڕووداوانە ئەکات لە کەمکردنەوەیان لە کەمبوونەوەیان ینی ڕەنگە گەنجێک سارەیەکی پێ ئۆتۆمبیلێکی پێە هیچ زانیاریەکی نییە هیچ معلوماتێکی نییە نە لەسەر جادەکە نە لەسەر سارەکەی خۆی کە پێیەتی بەزە و نازانە کە سوکانەکەی گرتو و پێی پیانێت دوو ساڕات و هەم خۆی و هەمیش ماڵی بەرامبەرەکە ژوێرانەکات. ئەمە ئەم کۆڕانە ئەم سمینارانە تا چەند هاوکارە بن لە کەمکردنەوەی ئەم ڕووداوە هاتوچۆیانە. بەڵێ وەکو ئاماژەم پێکرد ڕێکخراوی WHO جیهانی UN دایناوە ئەم ڕۆژە بڵین هەفتەی هەموو ساڵێک لە مانگی 11ەوە کە دایناوە بەڵام ئێمە وەکو هاتوچۆ ڕۆژانە هەفتانە مەسەن ئێمە ڕوبەڕووی شۆفێران دەبینەوە ڕوبەڕووی هاوڵاتیان دەبینەوە. ئێمە هەمیشە لەو ڕێنمایی و ڕێنوانەی کە شۆفێران و هاوڵاتیان ڕۆژانە دەیان بینین بەردەوام دەبین لەو ڕێنمایانە و ئێمە زۆر جار لە ڕێگای ڕاگەیاندنەکانمانەوە لە ڕێگای سۆشیال میدیا و لە ڕێگای کەناڵەکانەوە ئێمە زۆر جا بابەتی وشیارکردنەوەی کۆمەلگا لە ڕێگای ئێمە مەسەن بۆ نمونە تەنها وشیارکردنەوەی کۆمەلگا تەنها ئەوە نییە پەیوەست بێ بە هاتوچۆوە بۆیە پەیوەستە بە هەماهەنگی هەموو لایەکمانەوە دەبێت ئاستی وشیاری بگەین تاک بە تاکی ئێکەواتەوە هەماهەنگێتان چۆن کردووە تا ئێستا ئەو هەماهەنگێتان کردووە لەگەڵ وەکو خۆتەڵی لەگەڵ پەروەردەیە بۆ ئەوەی وەکو دەرسێک بێ وەکو بابەتێک بێت لە پەروەردەیان بخوێنرێ لەگەڵ مامۆسایانی ئاینیە لەگەڵ وەزارەتەکانی تر و بەڕێوەبەرایەتیەکانی تر کە لە کفریابوونی هەیە ئەم هەماهەنگێتان هەیە؟
خۆشببختانە ئێمە بڵێ ئێمە مەسەن تیممانەیە تیمی وتنەوەی وانەی هاتوچۆمان هەیە لە باخچەکانە لە قوتابخانەکانە بە تایبەت لە ئاستی سەرەتایی لە ئاستی باخچەکانە بۆ ئەو مناڵانە ئێمە لە ڕێگای تیمەکانمانەوە لە ڕێگای پەروەردەی کفریەوە بگرێ لە پەروەردەی هاتچۆی گەرمیانیشەوە کە دەیبینین ڕۆژانە لە هەر جێگایەکە داوایان لە ئێمە کرد بێ یاخود خۆمان داوامان لیان کردو بۆی تیمەکانمان پێویستکە و زەروریەتکە بە هەماهنگگی ئەو پەیامانەی کە لە ئاستی وشارکردنەوەی کۆمەلگایە بۆی بگەین بە تاک بە تاکی ئەو کەسانەی بۆی تێبگەن و بۆ ئەوەی هیچ نەبێ قوربانیانی هاتوچۆ یاخود ڕووداوەکانی هاتوچۆ کەم بکرێتەوە و ئێمە وەکو هاتوچۆ تەنها و تەنها مەبەست و ئاراستەمان گەیاندنی ڕێنمایەکانە گەیاندنی ئاستی وشیاریە بە کۆمەلگا و هەر لەم کەناڵە ئێوە بەم بەیانیە خۆ ئاگدار ئێمە کاتێک ڕووداوێک دەبیستین لە هەر ئەفسەرێکەوە لە هەر کارمەندێکی هاتچۆ یەکسەر دڵمان ڕائەچەڵکێ یەکسەر پرسیاری ئەوە دەکەین کە ئایا ڕووداوەکە قوربانی لێ بووتەوە چونکە بە قوربانی مردنی کەسێک یاخود کەمەندانبوونی جەستەی کەسێک هیچ شتێک نییە تەعویزی بکاتەوە بۆیە کاتێک دەبیستین دەڵێن تەنها مادی یاخود ئۆتۆمبیلەکە بڕاتان بە یەکسەر دڵخۆشە بین و هەرچەنە زەرەری مادی شەر ناخۆشە بۆ ئینسانەکان بەڵام ئێمە زەرەر مادیەکە زۆر بچووکترە لە زەرەری کەسێک کە کەسێک وەفاتکە یاخود کەسێک کەمەندان بێت چکە وەکو باسم کرد هیچ شتێک نییە بۆ ئینسان تەعویزی بکاتەوە بۆیە من لێرەوە دەیان جاری تش داوامان کردووە داواش دەکەین داوا لە برا شۆفێرەکانمان دەکەین داوا لە هاوڵاتیانی خۆشەویست دەکەین داوا لە هەموو ئەو کەسانە دەکەین کە ئۆتۆمبیل کە ماتۆرسکیل بەکاردێنن بە تایبەت ئەو گەنجانەی کە براو کەس و کاری ئێمن ئەو ماتۆرسکیلانە داوایان لێ دەکەین بە شێوەیەکی باش بەکاری بێنن چکە ئەو ماتۆرسکیلانە بڕواتان بێ ئەگەر بە شێوەیەکی باش بەکار بهێنرێت وەسیلەیەکی زۆر باشە بۆ گەیاندنی کارەکانت بۆ گەیاندنی هەموو ئەو شتانەی کە دەستخوای ڕۆژانە جێبەجێ بکەیت بەڵام بەداخەوە بەشێک لەو گەنجانەی کە ئێمان ماویانە تەمەنێکی مەسەرەن 12 ساڵ و 13 ساڵ و 4 ساڵ بەداخەوە مەسەر ماتۆسیارەکان ڕەنگە بە شێوەیەکی ناتەندروست بەکاری بێنن بۆیە من لێرەوە داواکارم لە دایکان لە باوکان لە براگەورەکانیان ڕۆژانە ڕێنمایان بکەن معقول نییە تۆ گەنجێک دوای یەک شەو دوای 12 شەو تۆ پرسیار نەکەی بڵێ کوڕم لەکوێی برام لەکوێی بۆیە من لێرەوەکو داوام کردو و داواش دەکەم لە باوکان و دایکان و لە مامۆستایانی ئاینی لە مامۆستایانی قوتابخانەکان لە هەموو ئەو براو خۆشەویستانی کە ئێستا لەم کەناڵە جوانە ئێوە گویان لە ئێمەیە داوایان لێ دەکەم با بە هەماهەنگی هاوبەشی ڕێنمایی ئەو برا بچووک و ئەو برا بە ڕێزانەمان بکەن کە ئۆتۆمبیل و ماتۆسکیل بەکاردێن بەڵێ ئێمە هیوادارین پابند بن بەو وتانی کە بەڕێزە باسێک کاک عەقید ئاراز پرسیارێکی ترم هەیە دەربارەوەی کە ئێوە لە ڕابردووشدا لە 2023ەوە و دواتری چەندین خولی دیکەتان هەبوو بۆ هۆشیاری هاتوچۆ لەو کاتەوە ئەو ڕووداوانەی کە تۆمار کراون بەرەو زیادبوون چون یاخود بەرەو کەمتر چون بە ینی بە پێی بۆچوونی بەڕێزەکە ئەم هۆشیاریە دەدرێت تا چەند سوودی هەبوو گۆڕانکاری دروست کردووە بە تەکید خۆتۆ کردنەوەی هەر خولێک یاخود کردنەوەی هەر کۆڕ و کۆبوونەیەک بۆ گەیاندنی ئاستی وشیاری هاتوچۆ بەو کەسانە بە تەکی سوودی و باشی خۆی هەیە من ئێستا باسی ڕێگای نێوان کفری کەلارتان بۆ دەکەم خۆشبەختانە کە دەستخۆشیە لە بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت کاخوبا تاڵەبانی کە ئێستا ڕێگای کفری نێوان بۆ کەلار کراوە بە دووسایت بەراوردی لەگەڵ ساڵی پێشوە ڕووداوەکان و حەدەسەکان کەمیان کردو ئەمیش بەهۆی دووسایتکردنی ڕێگای کفری کرار خۆشبەختانە ئێستا ڕێگای نێوان کەلار بۆ سلێمانی کە بەشێکی زۆری تەواو بۆ کە ئەمیشەم وای کردووە کە ڕووداوەکان کەم بکرێنەوە بەڵێ ئێمە سەر ڕای تێبینیەکان لەسەر ڕێگاوبانەکان بەڵام خۆشبەختانە دەبینین وەکو باسم کرد لە ڕێگاوبانەکان لە شقامەکاندا ئەوەندەی لە توانابێ و کرابێت کراوە بەڵێ کاک عەقید ئاراس بە فرسەتی زانین کە لەگەڵ جەنابتان بەیانێ بەیەکەوەی نوێن بەرنامەیەمان هەیە تۆزێک باز لە کێشە و گرفتەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی کفریش بکەین بزانین گرفتەکانتان چین و چۆن گرفتەکانتان ئەگەر هەتان بێت چۆن چارەسەریانەکەن چ داوایەکتان هەیە
کە لێرەوە بتوانینەوە داوایەتان بگات بە لایانی پەیوەندیدار و بە کەسی بەرپرسی ئەو بوارە. بەڵێ ئێمە وەکو بەشی هاتچۆی قەزای کفری سەر بە بەڕێوەبرایەتی هاتچۆی ئیداری گەربیان ئێمە وەکو بەشەکەمان خۆتان باش دەزانن قەزای کفری هاوسنووری لەگەڵ ناوچە دابرێنراوەکانە. ئێمە کێشە و گرفتمان لەگەڵ مەسەڵەن ئێستا کفری وەکو دەواازەیەکی لاتوە لەگەڵ ناوچە دابرێنراوەکانە. ئێمە هەموو ئەو ئۆتۆمبیلانی کە لە خواروی عێراقەوە وەکو باسم کرد لە بەغدا و لە بەسرە و لە تکریت و لەو شانەی کەتی ئەپڕن بە سلێمانی دەڕۆن هەموو بەم ڕێگایانە دەڕۆن. بۆیە من لێرە داواکارم لە لایانی پەیوەندیدار زۆر بە جدیت زۆر بە باشی ئاوڕێک لە شقامەکانی ئەم قەزایە بدرێتەوە چونکە وەکو باسم کرد قەزای کفری سنوورە لەگەڵ ناوچە دابرراوەکان وەکو دەواازەیەکمان لاتوە و ئێمە لە قەزای کفریە بە ئەفسەرە بەڕێزەکان و کارمەندە بەڕێزەکان و سەر ڕای مەسەن کەمی موچە و کەمی بووجە ئەوانە ئێمە هەمیشە کارمان کردووە لە پێناو پێشخستنی بواری هاتوچۆ لە پێناو سەلامەتی گیانی هاوڵاتیان لە پێناو سەلامەتی گیانی شۆفێران و ئێمە لێرە شۆ داواکارین لە کەناڵە بەڕێزەکەی جەنابتانەوە داواکارم لە شۆفێرانی بەڕێز لە هاوڵاتیانی خۆشەویستی قەزاکە و گەرمیان بەگشتی تکایە پابندی ڕێنمایەکانی هاتچۆ بن لە شەقامەکاندا لەسەر خۆ بن تێژ لێمە خوڕن لە پێناو ئەوەی کە هەمومان کە سەفەرێک دەکەین کە دەرئەچین دیارە کەسێک لە ماڵەوە چاوەڕوانمانە ئەگەر باوکمانە ئەگەر دایکمانە ئەگەر خێزانەکانمانە ئەگەر منداڵەکانمانە ئەگە براکانمانە ئەگە خوشکمانە بۆیە کەسێک کە سەفەرێک دەکات هیوادارم بیر لەوە بکاتەوە کە کەسێک چاوەڕوانێتی و بە سەلامەتی بگەڕێتەوە ماڵ و مناڵەکانی خۆی. لێرەشەوە داواکارم جارێکی تر لە خوای گەورەدا کا دەکەم ئەو کەسانی کە بە ڕووداوی هاتوچۆ یاخود هەر ڕووداوێک بێت خوای گەورە لە ڕوحی گیانیان سپاردووە خوای گەورە لە گوناحەکانیان خۆش بێت خوای گەورە سەبری کەس و کار و ئێمەمانانش بداتەوە و ئەو کەسانش کە ئێستا بە ڕووداوەکانی هاتچۆ لە خەستەخانەکانە وەکو باسم کرد داواکارم خدای گەورە شفایان بدا و بە ساغ و سەلامەتی بگەڕن ناو کەس و کارەکانیان. ئامین زۆر سپاس بۆ تۆ بۆ عەقید ئاراسکەریم بەڕێبەری پۆلیسی هاتوچۆی کفری سپاس بۆ ئەوەی کە ئەمڕۆ لەگەڵمانە بووی سپاس بۆ ڕێنمایەکانە بۆی هیوایی کە شۆفێرانیش ڕێنمایەکان پەیڕۆ بکەن و دوور بن لە هەر کێشێک و هەر ڕووداوێکی نەخوازراو کە ڕوودەدا. زۆر سپاس بۆ تۆ.